ئەم کاتتان باش دایک و باوکانی خۆشەویست لە درێژەی کار و ساڵاشەکانی قوتابخانەی بارزی ناحکومی ئەمڕۆ گەشتێکی جیاواز ئەنجام دەدەین گەشتێکی هاوڕێیانە لەگەڵ قوتابیانی خۆشەویستمان بۆ ناو بازاڕی هەولێر و کۆمەڵێک شوێنی تر فەرمون لەگەڵمان بن و بینێرمان بن. بەڕێزان لە یەکەم نەرگەی گەشتی قوتابیانی قوتابخانەی بارزی ناحکومی لە باغی شار نزیک قەڵای هەولێر ئامان زێر سەردانەی ئێمە ئەوەیەکەوە قوتابیان ئاشنا بکەین بە بازاڕ کە یەکێک لە بنەما سەرچیەکانی ئێمە کاری لەسەر دەکەین ئەوەیەکەوە ئێمە لە ناو تۆدا سیستەمی مامۆستا و قوتابی دەکەین و فێرکردنی قوتابیان بەوانە زانستیەکان فێڕۆ دەکەین و لە دەرەوەی کۆنیشدا سیستەمی هاوڕێیەتی لەگەڵ قوتابیانمان فێڕۆ دەکەین هەروەکو دەبینین ئەمڕۆ لە دەرەوەی کاتی دوای خۆمان لە ڕۆژی شەممە لە کاتی بەشی قوتابیانمان لە ناو بازاڕی هەولێرن بۆ بتوانین فێریان بکەین بۆ بنەما میکانی بۆ ئەتەکێتانەی کەوا لە بازاردا سێبەزێ دەکەین. سەری هەولێر کاری قوتابیانمان بەرەو شوێنخانەی دەوابیانسی داواکاری قوتابیانی خۆمان بووە و ئەوڕۆ هەموو شتانی کە ئەنجام بدرێت لەو گەشتەماندا داواکاری و خواسی قوتابیان گرێ لەسەری ئێمە بۆ ئەوان لێرەگەین بە شێوەیەکی هاوڕێیانە لەگەڵ داواکاریەکانیان دەکەین. هەروەکو دەیبینین قوتابیانی قوتابخانەی بارزی ناحکومی لە خەریکی خواردنی خوانی نیۆرۆنە لەکێک لە چێشتخانە بەناوبانگەکانی شاری هەولێر هیوادارین چێژ لەو ساتانە وەربگرن کە ئەمڕۆ لە گەشتەکەماندا دەیبینین. قوتابیانمان چێشتخانەیان بەجێهێشت ئێستا بەرەو چایەخانەی مەسکۆ دەڕۆین و دواتریش سەردانی قەڵای هەولێر دەکەین بۆی قوتابیان ئاشنا بکەین باتیکەخانە و شوێنەوارە مێژوویەکانی قەڵای هەولێر. هەروەکو ئێستا دەیبینن لە قاوەخانەی قەڵای دێرینن لە نزیکی قەڵای هەولێر قوتابیانمان دیانە لێرە کاتێک خۆش بەسەر بێت. بەڕێزان ئێرە چایەخانەی مەسکۆیە ئەو چایەخانەیە لە ساڵی 1940 دامەزرایە هەولێریش وەکو هەموو شارەکانی دنیا وەکو هەموو وڵاتانی دنیا خاوەنی کولتور و کەلەپوری خۆیەتی
ئەگەر تەماشا بکەی بچی هەر وڵاتێک تورکیایە، فەڕەنسایە، بەریتانیا، ئەڵمانیا کۆمەڵێک شوێنی کللتوری خۆیان هەیە. ئێمەش لە هەولێر وەکو دەڵێت چایخانەی مەسکومان هەیە، قەڵای هەولێرمان هەیە، کۆمەڵێک شوێنی شوێنەواریمان هەیە کە مێژوویەکی زۆریان هەیە. ئەگەر سیر بکەنەوە چایخانێکی ئێستا ئێوە تێدا دانیشتوونا لە ساڵی 1940 دامەزراوە لەلایەن بنەماڵەی حاجی مەسکۆوە دروستکرایان ئیشی لەسەر کرایە تا ئێستاش هەمان بنەماڵە لەو کاتیەوە ئەو چایخانەیە بەڕێوە دەبێت. ئێستا ئەگەر تەماشا بکەین ڕۆژانی پێنجشەم و هەینی ڕێژەیەکی زۆر لە گەشتیارانی عەرەب سەردانی ئێرە دەکەن و شارەزا دەبن. ئەگەر تەماشا بکەنەوە دیمەنانەی کە هەیە لە پشتە خۆمان دەیانبینەوە هەموو دەیە کەسایەتی شاری هەولێرن کەواتە ئێمەش وەکو کورد وەکو هەموو میلەتانی دنیا خاوەنی کللتور و کەلەپوری خۆمانین کە دەبینەوەکانی داهاتوومان دەبی قوتابیانی خۆشەویستمان شارەزای ئەو جۆرە کللتورانە ببن. نازم وهي والحين نازم بلادي ساق تابعين حكومة الغاية بارزنا حكمي ليرة جوان لو پارچە مۆسیقێک تۆلانە و گەنجە پێشکەش دەکرێت کە کللتورێکی زۆر جوانە هاوشێوەی وڵاتانی تری دنیا مۆسیقا لە ناو شارەکاندا بێتە با و خەڵک چێژ لەو ساتانە بینی کەوا سەردانی بازار دەکەن. قوتابیانی کۆمەڵگەی بارزنا حکومی ئێستا لە ناو شاری هەولێر لە بەردەم قەڵای هەولێردا سوپاس و دەستخۆشی خۆیان گەیاندە برایانی پۆلیسی هاتوچۆ کە بێگومان برایانی پۆلیسی هاتوچۆ و پۆلیس و هێزەکانی ئاسایش و زێرەفانی شەوانە و ڕۆژانە شەونی خونی دەکەن لە پێی ناوی پاراستن و ڕێخستنی ژیانی ئێمە. بۆیە ئێمە بە ناوی مامۆستایان و قوتابیانی کۆمەڵگەی بارزنا حکومی دەستخۆشتانێ دەکەین هیوای سەرکەوتنان دەخوازین ئینشاءالله خوای گەورە هەر ئێوەمان بۆ دێڵێ بۆی بتوانین شارمان بە جوانی بۆ ڕێک بخەن. سەپڵک لە بۆ برانی پۆلیسۆ زۆر سپاس بەڕێزی. یەکێک لەو خاڵە گرنگانێکەوە کۆمەڵگەی بارزنا حکومی گرنج پێدا لایەنی ئاینی قوتابیەکانمانە لە گەشتەکەی ئەمڕۆماندا ئێستا کاتی نوێژە و سەردانی مزگەوتی حاجی ساڵح دەباغمان کردی ناو بازاری هەولێر هەموو قوتابیان و مامۆستایان و ستافی کۆمەڵگەی بارزنا حکومی نوێژێکی بە کۆمەڵ دەکەین بۆی قوتابیەکان وەکو دەڵێ ئاگادار بکەینەوە کە پابەندبوون بە ئاینی ئیسلام و پابەندبوون بە کاتی نوێژەکان یەکێکە لەو مەرجە هەرە سەرچانەی بۆی ببن بە مرۆڤێکی سەرکەوتوو لە داهاتوودا. الله أكبر الله أكبر أشهد لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله حي على الصلاة حي على الفلاح قد قامت الصلاة قد قامت الصلاة الله أكبر الله أكبر لا إله إلا الله. جایەوەی مەراسمی نوێژی بە کۆمەڵمان ئەنجامدا لەگەڵ قوتابیانی خۆشەویستمان
ئێستا لە ناو ئەسواق غەربیلین لە بەشی وەرزشی قوتابیانمان دەیانەوێ پێداویستەکانی وەرزش بۆ وانەی وەرزش و هەروە چاڵاشەکانی قوتابخانە بکڕن. ئێستا قوتابیانی کۆمەڵگەی بارزنە حکومی بەڕێوەن بەرەو سەر قەڵای هەولێر بۆی قەڵای هەولێریان پێ ئاشنای بکەین و شارەزای بەشە جیاوازەکانی خەڵات و ئەنتیکخانە بن. ئێستا قوتابیانی کۆمەڵگەی بارزنە حکومی لە ناو قەڵای هەولێرن بە پیاسە بەرەو ئەنتیکەخانەی قەڵا دەڕۆین بۆی قوتابیان ئاشنا بکەین بە هەموو ئەو شتە فۆلکلۆریانەی کەوا لە ناو قەڵای هەولێردا و لە ناو ئەنتیکەخانەی قەڵادا بوونیان هەیە. ئەگەر وەش دەیبینن ئەو قوتابیانی کۆمەڵگەی بارزنە حکومی ئەوەش ئەنتیکەخانەی قەڵا کە ئێستا قوتابیانی قوتابخانەی بارز بەرەو ئەنتیکەخانەی قەڵا هەنگاو دەنێن. ئەگەر ببینین ئێرە ئەنتیکەخانەی قەڵای هەولێرە دەبینین هەموو شتانی کە لێرە هەیە کللتور و ڕەسەلایەتی و کەلەپوری کوردی پیشان دەدەن و ئێمەش لێرە قوتابیانمان ئاشنا دەکەین بە هەموو ئەو کەلوپەلانەی ئەگەر سەیری بکەین زۆربەی ئەو شتانێک ئێستا لێرە هەیە لە سەردەمی ئێستادا لە ناو کۆمەلگادا بوونی نەماوە یانەوە تۆ بەڕادێکی زۆر کەمماوە بەڵام تەماشا بکەین ئێستا ئەوانە هەموو شتی کۆن و لە سەردەمە جیاوازەکاندا بوونیان هەبووە. لە کۆتایی گەشتەکەی ئەمڕۆماندا قوتابیانی کۆمەڵگەی بارزنە حکومی وێنەیەکی یادگاری بە کۆمەڵ دەگرن بۆیە دوای وێنەکە کۆتایی بە گەشتەکەی ئەمڕۆمان دێنین. هیوادارین قوتابیانی خۆشەویستمان چێژیان لە گەشتەکەی ئەمڕۆمان بینی بێ ببێتەوە کارێک بۆ ئەوەیەوە زیاتر گرنگی بە خوێندنی خۆیان بدەن. ئێمە وەکو مامۆستایان و ستافی کارژێری هەمیشە لە دەرەوەی کلاسەکانی خوێندا هاوڕێیانە مامەڵیان لەگەڵ دەکەین و بە ئامانجەوەی کە بتوانینەوەیەکی داهاتووی کاریگەر بن ئینشاءالله.